سڵاو عزیزان جۆم پرسیارێک دەمەوە بۆجار يعني ئەمە لەسەر ئەوە پرۆگرام بووین کە ئایا دەکرێت ئەگەر ئێمە خێراییمان زیاد بکەین ترکیز و تێگەیشتنیش پارێزراو بێ ئەکید وڵامدانەوەی ئەو پرسیارە بەڵەیە لەبەرەوەی خێرایی هاو ئاراستەیە لەگەڵ زیادبوونی تەرکیز و تێگەیشتن و چەند تۆ خێرایی زیاد بکەی بەڕاهێنان نەکار لە خۆتەوە تۆ ئیتر دەست بکەی بە خێراییەک ڕاستەخۆ دوای ئەوە تەرکیزت زیاد دەکە و هەست بە خۆت دەکەی تێگەیشتنیشت زیاد دەبێت لەبەرچی لەبەرەوەی تۆ لە قۆناغی وشە خوێنی ئەپەڕیتەوە بۆ قۆناغی دەستەواژە خوێنی و ڕستە خوێنی واتە تۆ فلیمێکە بێنی تێ مێشتت بۆیە مێشتیش بە پێی زۆربەی پێشینەوەکان حەزی لە خێراییە یا لە چرکە ساتێکە زۆر جار دەستت بەر شتێکی گەرم دەکەوێت تۆ بڕیار دەدەی لای کرەمە لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار بە قوڵی گفتوگۆی لەبارەوە دەکەین و ڕاهێنانی لەسەر دەکەین بۆی بگەیتە ئەم کارامەیە لەگەڵ زیادبوونی خێرایی تەرکیز و تێگەیشتنی شت پارێزراو بێت و ئاستەکەی بەرز بێتەوە.